لە بڵێم ببورن ناتوانم لە پەیجا قەرەباڵغەکەم 170,000 کەسە بڕوا بکەن تقریبا بەس ناتوانم لەبەر ئەوەی دای دەخەم ئەو هێرشە ئێلکترۆنیە تیرۆریستی هێمن تاقمەکەی مەسرور بارزانی کە گروپەشی دانایە بەس لە بۆ ئێرهاب بەس لە بۆ ئێرهابی ئێلکترۆنی بە سەرپەرشتی هێمن لە هۆنی کە 4-5 شووی سیاسی کردیە برازایی مامۆستا سڵاحەدین بەهادینەم لەو ڕۆژانەگە بابیشی قسەم کرد پێم گوت شەرم بکەن ژیانیش ئەو دوسێ ڕۆژە نییە ئەوی هێمن لە هۆنی دەکات دێ ماڵەکانمان دەسوستێنی ماڵ کوو خەڵک دێ ماڵ بستێنی لەبیرت ناچی هێمن لە هۆنی پێشەوە ئەحمەد و دەیانی کە قەت لەبیرمان ناچی ئەو ماڵە فەیسبووکانەمان یەک بێک لێ دەسوستێنن یەک بێک لێ دەسوستێنن لە پێناوی چێت لۆ ڕازیکردنی ئەو ژیانە خۆشگوزەرانەی بە خۆتان بنەماڵەکان هەیتان لەسەر حیسابی ئێمەیە کوجاشک کە هێزی هەبوو کە پارەی هەبوو کە ئەوە بوو لەسەر حیسابی خینی ئەو پێشمەرگانە بوو ئەوەی گۆش وایە بۆیە قەت لێتان خۆش نابین ئەو تەلەفۆنە لەگە بابت بڵاو دەکەمەوە بزانە چەند شتی تێدایە هاوڕێیان بەخێر بێن با دەست پێ بکەم من بۆیە کە دڵێم بڵاو دەکەمەوە لەبەر یەک لێرە ئێرە قەپات ناکەم دای دەخەن دای ناخەن لە خۆیان ئەوەش لە خۆیان دەبی ڕەنگی 170,000 بەشەکە لەو هەڵمەتەی کە دایان لە گەرمەی هەڵمەتی هەڵبژاردن تاکتیکی نوێشت کەشیان گرتیە پەیج و دەنگە ئازادەکان کەب دەکەن بەس پارتی و مەسرور بارزانی هاتیە هەچی وەسی دێ قێزەوە و حیزە بێئەخلاقانەیە ئیرهابیانەیە لە هەموو بوارێک دەگرتە بەر بە تایبەتی لەگەر ئێمە ئەو 4 ساڵە کەسمانی پێشەشەوەمانەوە هاوڕێیان کۆمەڵێک ڕووداوی مەترسیدار ڕووداوە یەکەم شت با لە مامۆستا ئیسماعیل سوسەی با دەست پێ بکەین دوادەی لەسەر ئەو ڕۆژەی کە بەرەو شەڕ دەڕوا مامۆستا ئیسماعیل سوسەی ماوەیە کە دیارە ئەو هەفتە دوو هەفتەیەکە لەو کۆبنەوانەی مەسعود بارزانی کە لەگەڵ کە زیاتر لە 30 کۆبنەوەی کردیە 35 کۆ هەموو ڕۆژە کۆبنەوە دوو کۆبنەوە لەگەڵ لەخەکانی پارتی دەکا پێشنیازیان کردیە بۆ ئەوی لە هەولێر دەنگمان باش بێتن چکۆز ئەن زۆر خراپە یەک لەوانە پێشنیازیان کردێ بەردانی مامۆستا ئیسماعیل سوسەیی کە تەسیر دەکا و هەولێر شارێکی نیمچە ئاینیە و زوڵمەشی زۆرەوەکردنەوە ئاگوایە هاوسۆزی دەکاتن من ئەو دوو ڕۆژەی باسم نەدەکرد ڕاستە 2-3 ڕۆژەوە بەر من نەمدەزانی دای ئەوە بە منیان گوت دێنێکە گوتم بەرنەبووە ئەو ڕۆبەر بوو بە هەر حاڵ هاوڕێیان ئەو مامۆستا ئیسماعیل سوسەی جیرا گوتی تیرۆریستە پەیوەندی لەگە داعشێ هەوڵی تەقانەوەی نازانم چیدایە هەوڵی بگرتنی محافەزەیدایە دەیان لەو تۆمەتانە 6 ساڵ ئەو پەڕی تەعزیب درا ژن و ماڵ و منداڵی بردرا بەرامبەری 6 ساڵە ماڵ و منداڵەکەی لەو پەڕی دۆزەخ دەژین بەخۆی لەو پەڕی بوو ئێستا دەرێ ئەفوان چ ڕوویدایە باشە بەس بەم بڵێت چ ڕوویدا تۆ کابرایەکی وا دەگری 1000 تۆمەتیرۆ دروست دەکەیت یا بەری دەدەی وەرە مەسعود بارزانی و خەڵک ڕوونکەوە وەرە لە خەڵکی هەولێرە ڕوونکەوە خەڵک دەکەیت تیرۆریست کات باش دەزانێ هاوڕێیان ئەفکاری مامۆستا ئیسماعیل سوسەی زۆر تون بوو توندە بەڵام تیرۆریست نییە داعش نەبوو غەدرێکی زۆر گەورەیان لێ کرد غەدرێکی زۆر گەورانی ئێستا بەریدایە بەس لە بە هەڵبژاردنە لەبەر ڕەوشیان لە هەولێر خراپە یەکێک لە پێشنیازەکانی پارتیە ئەو کۆبنەوانەی پارتیە گوایە لەگە خەڵکی هەولێر ئاژنەوە خەڵکی هەولێری ئاژنابنەوە بۆ شێوە ئاژنابنەوە بە گوندی لوبنانی داخستن ئاش دەبنەوە بە پیس بوونە ژینگە بە ئاش دەبنەوە بە دەرکردنی 123 عەراب لەو هەولێرەی کە گەیشتە ئازل بە 6 ساڵ تعریبی کرد 132 ئێستا پارتی بە دەستی خۆی کردێ 123 بەهەرحاڵ ئەوە یەکێک لە هۆکارە مەسعود بارزانی سەر پێشنیازی ئەوەی خۆی یعنی هیچ مەکرەمە و هیچ ڕحم و ئەو شتانە نییە مزارڕەت گوایە سیگناڵێک بدە ئەها ئێمە ئەوەیە چیشە هەل لە بە هەڵبژاردنە ترسی هەڵبژاردنە مامۆستا ئیسماعیل سوسەیان بەردە ئەگەنا چتان پێ نەکرد ئەو تومەتانەی کرد شێروان چی کردیە مەسعود بارزانی بۆ بەری نادەن یعنی شێروان تۆمەتی شێروانی خەتەرتران تۆمەتی ئەوەی کەچی ئێستاش خەریکن مشکلێش کە لەو شێروانی دروستکەن بەریشی نەدەن تۆمەتش خەیرۆ دروستکەن یعنی شێشەکەش ئەوەیە زۆر نەتی بە بلێ و بارزان نییە دەترسی هەولێریەکان مامۆستا ئیسماعیل سوسەی ئازاد کرد هیچ زەختە چیر نەکرا پێشنیازە لەو هەندێ هاوڕێیان لەو 2-3 ڕۆژەی نەقیب سامان کە مەسوول بکەی ئاسایشی عەدالەیە نزیک پیشانگەکانی هەولێرە ئەو پیشانگە هەرە ڕاقەکانە بۆ بر کۆبنەوەی بە زۆربەی خاوەن پیشانگەکان کرد گوت یەکێتی پەکەکە وەکو لەنگە و قەیسەری
بازارەکان ئەو بازاران دەستێن و ریابن هەر یەکێک ئەو ڕێی وایە دەڵێچێتی پەک یعنی دەستێندرێ من ئەوە قسەوی ناو کۆبنەوەکە دەژێڕمەوە نەقیب سامان گوتی هەر شتش پەیوەندی بەم ئەوە مقدەم عەبدوڵای دەکەن کە مەسئولی بنکەی ئاسایشی عەدالەیە ئەوش تەلەفۆنەکەیتی 446 96 33 وایەیاننا ئەوە ڕقەمە مقدەم عەبدوڵڵا یەکێتی پارتی گوایە من گومانی زۆرم هەیە لەو قسەی یەکێتی و پەکەکە دێن ئەوەی دەسوستێنن پیشانگاکانی سیارە ڕانجڕۆڤەر و لێکزوز و پێدەرن ئەنگەمە لێکسوس و وەنەوشە دەسوستێنن کۆبنەوەیان پێکردینە ئەوە گوت نەقیب سامان پێکردینە لە بنکەی عەدالەتی بنکەی عەدالەتە کە نزیک مەعرەزەکانە گوتی یەکێتی و پەکە دەستێنن و ئەوڕۆ لافتەیان لێدا دەرێ خەڵکی هەولێر سوستانی بێچێتی و پەکیان لە بیر ناسی من هەست پێ دەکەم پارتی بەڕاستی شێوەیەک لە کۆنتترۆلی لە دەستچووە پەنال و کۆمەڵێک شتی ئیستفزازی دەبا و دەست لە بۆ کۆمەڵێک شت دەبا کە دەبی باز بکەین هاوڕێ من ئێستا کە هاتم ئەو لایڤە دەکەم لەبەر یەک شتێ دەیکەم بڕوان پێ بکەن خەتەرە من دام نابوو مەسە مێژووی گروپی ئەفدە شوبات بنووسم قسەی سراعات کەین پشوو دەین بەس ئەرچی ڕۆشن بیر کە دەنجی و شار ئەوەی خەتەرەکان فرەداتە ناو کۆمەلگا بەد لەوەی ڕوودایە پێشی بگیرێ ڕەوشەکەیە سەر لە نوێشەڕی ناوەخۆ ئاگر خۆش دەکاتەوە ڕاستە سەتان هۆتی پارتیە سەیچێتیش سەتادەیە کە سەم دێمە سەری هەوڵی استفزازی پارتی دەدا گرنگ ئەوە دوو مەلەف لە ئەوانە سێ ئاوڕیان ماڵی کۆسرەتی خەستەخانەی پاریان هەیە دوێنێ چوونە بەشەشیان قەپات کردیە وەکو استفزاز مەسعود بارزانی زۆر تووڕەیە لەو هەڵوێستەی شاڵاوی کە گوتی هەولێر وەردەگرینەوە یعنی ئەوان پێ تێکەچن حاڵەتەشی نەفسی خراپیانەیە ڕەوشیان خراپە هەموو تەقدیراتیان ئەوەیە هاوڕێیان ئەزانی ئەو انتخاباتە بۆ پارتی وام شەوش بۆ ئەو جوانە هەموو دروست دەکاتن نقطەکە لە یەک شتێ ناتوانی ئەکسەریەت بینیت نەگەنا ئەوە نییە بڵێ دە پازە کورسی بێنێ زەلیلی دەستی یەکێتی ئەبی لە پێکردنانی حکوومەت و عێراق و تورکیاش ئێران وەی لێ دەکەن یعنی بەرنامەیان وایە زەلیل بی 11 کورسی نەما مەجبور دەبی لەگەیشێتی هیچ حزبەشکەش پێی ناکرێ مەسعود ڕێی وایە لەگەڵ لاهوری لەگەر خەڵکی کە حکوومەت پێکدێنی بەس من پێما بەبێ یەکێتی ناتوان حکوومەت پێک بینن لەبەر ئەوەی ئەو ئینتخاباتی کە دەکرێت تەزویری تێدا دەکرێتن کۆمسیۆنەش تێدا کو مەسعود تەزویری ئەسا وزارە تەزویر لێ ناگەڕن لۆ مەسعودی بی مەسعود پێی ناکرێت زانی هەمان فلیم بەسە خۆی دادێتن ئەی بەسە حزبەکانی داینایە عێراق و ئێران چۆن لە مووسڵ ئاوتیان کرد لە کەرکووک ئاوتیان کرد لە پەرلەمانی کوردستان ئاوتی دەکەن ترسەکە تێدەگا پارتی بۆیە زەوی شەڕ دروست دەکات جەوەک دروست دەکات و شەر هەموو بە دوو تەختیتیش دەکە برادرە تەختیتێک بەرەو هەڵبژاردن هەتا بیستیدا یعنی تەختیتێک ڕێگرتن لە هەڵبژاردن لە هەمان کات جەو دروستکردنێک شەڕ مشکلە هەر لە بەرهەندی ئەو شتانە دەکە کە ئێستا دێمە سەری دیتان لە سویەکی ئاب حاڵەتەشی زۆر هەرزەکارانە بوو یەکجار هەرزەکارانە بووی حزبێک نییە نەک 7 ساڵ بی 6 مانگ بی دروست بی حزبێک نییە هەرزەکار ئەوە بی شتێکی زۆر مڕاهقانە ئابروبەرانە کە لە سیفەتی حزب نەدەوەشاوە لە سیفەتی کەسێک نەدەوەشاوە مەسعود بارزانی عمری 78 ساڵە کاکە حزبێک تەمەنی هەمان تەمەنە خاوەنی ئەو هەموو حکومداری و ئەوەیە بترسێ بچی ئیستفزازەکی وا بکای ساڵیادی ئەوە بۆیە هەر لەبەر هەندێک هاوڕێیان بۆ زانیاریتان یەک لەوانەی ترەوی ئەم زانیت ئەو زانیاریانێت لێرە بازەکان خەڵکیەکێتی دایکە بن خەڵکی پارتی دایکە من خەڵکی دژەیەکێتیش دایکە من بۆ زانیاریتان وەیسی بارزانی هەندێکڵێن قسەی ئیهانەی بارزان قەسابی کردێک دەڵێن بەسوولقی دوو بڵندی کردە من نازانم بەس زۆر تووڕە بوونە ئەو نەتیزەی دایان نابوو ئەو بەرنامەی دایان نابوو زۆر خراپ لەسەر یار شکایتەوە شکستەکی گەورە بوو بۆیە عقوبەیان دایان ئەوتە ئیهانەیان دەکەن گەرمە انتخاباتە کەس ئەوە ناکەن چار مەسئول ئەو خەبەرەیەکی تێکان دەڵێن چار مەسئول ڕێکخراویان دەرکردیە عقوبەدایە ئەوە گوتی مقەسەدەوە بوو دایان نابوو 2000 کەسێک بەلای کەم کۆبکەنەوە شتشکەبی کەچەوە هەموو عەرەب و ڕۆژ ئاوایی دەرچوو سیارەکەیان هینە هەر ئایان چووکە بەجددی ئەو سیارە دەرکەوتی کابرایەکی عەرەبە لە شەڕی عێراق و ئێرانە یعنی خەتەکەیان خراپ شو بۆیە وەیسی زۆر تووڕە بووە هەندێک دەڵێن وەیسی شات بەناو هەولێری ئەو ڕۆژی
دار نابوو لە بەردەم ئستفزازێکێتی بکەن بکەنە شەڕ و شۆڕ و بۆ ئەو انتخابات نەبی هەموو جەوەکە لە هەندێک انتخابات نەبی مەسئول ناوچەی ئاڵا ئەی ئەسکەری دارەتوو وەلای فامیلی مۆڵ وازام گوتیان ناوی ڕزگاری تەنەوە من خەبەری من نییە و خەبەری یەکێتەکان هەم بە منیان گوتیان شتێکی وا هەیە ماڵی کۆزەتی لایەکی محافەزەیان لایەکی خەستەخانەکەیان لێ داخرایە استفزازە لەسەر ئەوەیە و کە کۆسرت تەسەوڕی برم مەسئول بارزانی زۆر تووڕێ لەوەی لێدوانەی شاڵاو کە وەردەگرینەوە بە خۆیان حەساسیان هێزە ئەوەشی هاتە سەرێ هاوڕێیان بینە سەر هیران و نازەنین سیویەکی ئاپ لیوە ئەیوب کە پێشتر بەرپرسی هێزەکانی کۆسرەت ڕسوول بوون نازانم ئێستا بەرپرسی چییە بەڕاستی بەس هێزێکی گەورەیە ماڵی لە هیران و نازەنین ڕۆژانە دەستەوە هیران نە سیویەکی ئاپ چتەوە ماڵێ لە سەیتەرەی پارتی تەشقەڵەی پێکردیە ئیهانەیان کردیە هەوڵیاندا ئیهانە چی ڕایانگرتیە وتیان نابی پێنج سیارەتە بێ تۆ شتی وابی مەسئولی نابی پێنج سیارە لە دووبی دەوە قاڵیان کردیە لیوا ئەیب زۆر تووڕە بووە برایەکەشی لەگەڵدا بووە هاتینە خوارێ بە تووڕەیی و بە ئەوە گوتی ئەمن دەڕۆم پیاو بن تەقەم لێ بکەم هیچ کلاشکۆف ڕاکێشایە لە یەکتری یعنی نەبوویتە تەقە بەڵام لیوا ئەیوب تحەدای کردینە و کلاشکۆفیان ڕاکێشایە و لە بەرامبەرێک وتی ئەمە دەڕۆین فەرمو تەقەمان لێ بکەن یعنی دیارە چەند دەقەیەک ڕایانگرتنە و هەوڵیان داوە چەوەی کۆسرە ڕەسوول وەکو ئەوی مەحموود سەنگاوی استفزاز بکەن کە پێیان نەکرای ئیتر ئەو لیوا ئەیوب ئەوە چی بە ئەنتەری تێپەڕێ وتی ئەوەم دەڕۆم بکەنە تەقە یعنی ئەو حاڵەتەش هەموو جەوی بەرەو شەڕە بەرەو شەڕە هاوڕیان دوشتی زۆر گرنگیتر بە پەلا لۆتان باز دەکەم بەر لەوەی دوێنێ ئەوە بێتن پاڤل بێ تەلەفۆن قوبات تەلەفۆن جۆ مەسرور بارزانی کردیە گوتی وا پەڵەبزەیی دێتن ئەیتر ئەوە کاک پاڤل دەیوێ قسە لەگە بکە پاڤل بە تەلەفۆنی قوباتی تاونەوەم گوێم لە دژەکانی یەکێتی بووە بڕوا بکەنەوە تەلەفۆنی لە بۆ مەسرۆری کردە گوتی ئەم وەهابی دینم مەسرۆرش پێی گوتیە ئەمە مشکلەم نییە لە خۆم بەس قانون لە سەروی وەهابە دەگیرێ و ئەو دوێنێ هەمەرەکانیان بردبوو 700 مەتر لە ئەوەی دوور بوو نۆ هەمەر لەوێن دەروێک دوو هەمەریش ناو گەڕەکی ژیان بوو هەموو ئەو خەڵکەی هەولێرێ دەزانن دایان نابوو وەها بێبیگرن یان ئەو تە بکەنە شەڕ ینی پارتی یەکێتی جارشکە وەهابی هینایە وازم دوو جاری نایت قسە نەکرا بەس ئەو جارەی دایان نابوو بێ بیگرن بەڕاستی پارتی ئەو هەمەرانەی دۆ هەندێ لە ڕۆژی کۆبنەوە کە داناو بەر لە سیویەکی ئاپ ڕۆژی باشتر کە دای نابوو بێتن هەمەرەکان وها پاڵەبزەیی بگریت پاڤل و مەسرور کە قسەی لەگە دەکات پاڤل پێی دەرێ دەیینەم دەرێ بیهینی دەگیرێ قەپات دەکات لەسەری دەنگی ئەو ڕۆ پاڤل بە بەرنامە بۆ استفزاز و بۆ ڕەدی ئەتیباری ئەو شتەیە ئەو جملەیە لەسەر مەسرور گوت کە ماڵی بارزانی گرت پێ دەکتی گوتی بەم دیرعامیش قبوڵی ناکرد یعنی هەمووی مەدروست بە بۆ زان شتێکی باش نییە پاڤل ئەوە پارتی لە دوو شەڕ دەگەڕێ استفزازکردن شتێکی خراپە ینی بەجددیمە من کابراایەکەم دژە شەڕم لە 95 دژی شەڕ بووین نۆرەی ئەوێ بەو تەمەنە و شەڕ خراپە استفزاز خراپە هاوڕێیان ئیشی هەمومانە دژی شەڕ بین هەمومان تەجروبەی شەڕمان دیت لە ماڵ وێرانی و کارەسە سەیر مەکەن ئێستا تووڕەن بێزارن دەرن بالێکتری بدەنوان ئەمەش لە 94 وە ئەو زەنانە بەس باجەکەی خەڵکی کوردستان بە کێشەی کورد بە مرۆیەکان بە هەمووی دای جەوی شەڕ هەیە بۆیە پاڤل ئەو لێدوانە زۆر خراپ ئەوڕۆ ڕاستە مافە حقەکی ڕەوای خۆتانە بەڵام هەندێشت عقلێتی پارتی عقلێتی مەسرور کاکەوە گردەگرن ئەپسانە بەجددیمە و جەوەکەی تونتر دەکرێت من لەگەڵدام ئەبێ لە ئەمپەر هەبێ لە بەرامبەر ماڵی بارزانی پارتی هەر کەسێک خۆی پێیانتەرەوە لە بەرامبەر یەکێتیش پاڤلیش کابراایەکی دیکتاتۆرە حزبی کردەی خۆی یعنی ئەوەش ئەوەیە بەڵام کاچ من جەوی شەڕ ئینسانە عاقڵەکان مشکلە لەوەدا دوو کەس ئێستا سەرپەرشتی حکومڕانەتی دەکەن پاڤل و مەسرور هیچ گیان لێ نییە جەو دەشکە چەندە شەڕ قسە قورسە لەبەر ئەوەی هاوڕێیان مەساڵە ئیقتصادی زۆر کەس دەکەویتە خەتەر ئەو شتانە هەیە مانەوەی نییە دەبتە شەڕ مانای ئەوش نییە انتخابات ناکرێت بەس تا بیستیدا کەش و هەوایەک دروست دەکرێت بە تایبەتی پارتی لەو انتخاباتە دەترسێ جەو دروست دەکات ئەو انتخابات تەجیل بێ انتخاباتی عێراق ئەوە سیاسەتی پارتیە هەردوو تەریب ئیش دەکات هەم ئەوەی کە انتخابات بکە
هەمیش ئەوەی کە ڕێبگیری هەتا بیستیدا یعنی هیچ کاتێک ناسوتێنی دەترسێ ئەزانێت سی کورسێک ئەو پەڕێ ئەگە بێنێتن لە باشترین حاڵاتە سیە لە بۆ سیدو ئەوە جعفەری مێکی پێی گوت بوو کاک مەسعود پێی گوت چەند دەینی گوت سی لە بۆ سی سێ ئەوە تووڕە بووە لێی گوت بێ هاوار سێشم درۆ کردیە بەپێی تەقدیراتی خۆیان بەپێی استنتاجی ئەگەر خەڵکی چەند بەشدار بی دەبێ ئەگە سی بینی کاچ من یعنی دەگەر هیچ حزبەک پێی ناکرێت پێویستی بەلای کەم بە دوو حزبیت کە دەبی دەگەری تەنسیقکە کە 21 کورسیت کە هەبی بۆیە پارتی دەزانی نە سەر و کاتێرێمی پێوە دەگیرێت نە پەرلەمان نە سەرۆکی حکومەتیش بە کەیفی خۆی وەکو وەزبەی بێژوو شەڕی پارتی لەوەیە و دەشزانی معامەرەی لێ دەکەن عێراق و ئێران ئەوەنە لە دژینە ئیتر کێشەکە ئەوەیە تابلۆکە ئەوەیە هەمومان کورتگوتنی لە ویددیو ئابکەین نەبێت بە گرژی و ناخۆشی پرۆسەی دیموکراسی هەڵبژاردن جێبەجێ بکرێ جەوەک دروست بکرێت حتا ئەو لێدوانانەی پاڤلم زۆرم پێ خراپە پارتی ڕاستە جەوی دروست دەکە بە زەو لێدوانەی پاڤلیش سەرزازی بوو ینی بەڕاستی ئینسان دەبێت وەکو کەسێک خەمخۆری ئەو میلەتەی بی سبەی بتە تەق و تۆق وەکو نۆتسار بەس خەڵکە هەژار و خینی گەنجی کورت لە هەردوو لا دەڕاتن و ئاخریش هەر دەبی دابنیشن کەس دەستێ یەکتری پێ ناکرێت تورکیا شاتیە عێراق و ئێرانیش لەو منتیقەنە هەموو لۆ هەندەیە هەموو لۆ هەندەیە کورت تێکدری بەربێ و ئیتر داخل بن و بە ئەگەری زۆرە عێراق تەدەخول بکاتن ئەو جارەی یعنی پارتیش ئەوەی جارانی نمایە بە کەیف خۆم تورکیا دێنم تورکیا دێنین عێراقیش ڕەنگی داخل بی کە لە ڕووی قانون زۆر مافیتی بەرحاڵ هاوڕێیان بە هیوای ئەو وەزعانە هەیە مانەوە نییە هەدەبتە شەڕ بڵێن قادر مانەوە نیە انتخابات ناکرێت بەس کەش و هەوایەکە ئێستا وایە جەوەکەیە بە هیوام خەڵکە عاقڵمەندەکانی هەردوو لا بکەونە پشت لە جیاتی شەڕانگیزەکان کاتش خۆش